Zaman
بەناوی خوای گەورە سپاسی خوای دەکەین دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم دەستخۆشی لە ئیدارێ دەکەم بەڕاستی یاریزانەکان باشترین ئاستیان پێشکەش کرد ئەمن لە هەموو شوێنێک هەرە قسە دەکەمەوە سوپاسیان دەکەم زیاد لە توانای خۆیان کردیان ئەوەی پێیان بوو زیاد لە حەد کردیان بەڕاستی هەر ئەوەندەش دەکرێت و لە قۆناغی چوارگۆشەی لە هەفتەک دوو یاری زۆر قورسە بەڕاستی قورسە ئەوعنی یاریزان ناتوانانی هیچی پێ بری یعنی چی پێ بڵێ بەو ڕەمەزانەی لە هەفتەی دوو یاریش بکە یعنی نازانی چ بەرنامەشتە دریبی دانەی چ شتێک لەگەر یاریزان بکەیلەوەی بێتەوە ئەمە تیپەکمان هەبوو زیاتر یاریزانی لابوو بەڕاستی خیبڕیان کەم بوو کەم ئەزمون بوو لە خولی پلەیەک و شەقڵاوەش ئیمکانیەتی زۆر باش بوو و فەریقی زۆر باشە بەڕاستی ئەمە دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم سوپاس بۆ ئیدارەی داوای لێبردن لە هەندەران دەکەین بەڕاستی ئەمن ئەوەندەمان پێکرا ئەوەندەمان لە توانەدا بوو نەمانویست بگاتە ئەو حەدەیز ئەوەی پێمان کرا کردمان خوای گەورە شادی وەی دەدا کە چم لە توانادا بووە یاریزانەکان چیان لە توانادا بووە بە زیادەوە کردیتیان لەو دنیا شادیانەوە دەم کە هیچ خلافەک لە ناو فەریقیمە نەبووە لە ناو یاریزانەکان نەبووە کە برێ بە ئەنقەز یاری بکەن نەمانەوێتم بچینە نایە شتە چیوانە بەڵامی دی خوای گەورە چی پێدا نابی ئەمە شکرین لە بیدایەتیەوەش گوتم ئەگەر چوینە ممتاز ئەوە لە خوای بەزیاد منەش چوین پیرۆزبای لەو دوو تیپە دەکەم کە سەر دەکەون بۆ نایب سێ خاڵی یاریکە پێشکەش بەو هەندەرە خۆشەویستانی شەقڵاوە بێ کە لە دەرەوەی پەژی یاریگا هانی یانی شەقڵاوی دەر بە حەماسەوە هانی یانی شەقڵاویاندا سێ خاڵەکە پێشکەش بەوان بێ ئینشاڵڵا یاریەکەمان ماوە ئەو یاریکەش بە سەرکەوتن کۆتایی پێدەینین قۆناغێکی گچکۆکەمان ماوە پازێکی گچکەمان ماوە ئینشاڵڵا لە یاری سەی سادقیش مۆفەقە بین و سێ خاڵەکەش پێشکەش بۆ جمهوراکەین یاریەکی زەحمەت بوو تیپی کۆیش تیپێکی باشە و باش یاری کرد بەڵام ئیدی ئەوە تۆپی پێەیە ئێمە مۆفەق بووین لە گۆڵکردن پیرۆزبایی لە یاریزانەکان و لە هەندەرانی شەقڵاوەکەم ئینشاڵڵا لە یاری داهاتوش بەو گەڕوتینە و بەو حەماسەتە بەرەو سەی سادقەچین بۆ ئەو هەنگاوی کە مایتن بۆ نایب سوپاس هەموو لە یاکێکەم زۆر سوپاس شەقڵاوە توانی سەرکەوتنێکی بە نرخ لە نێو یاریگای خۆی بەدەست بێنێت و تەنها یەک هەنگاوی ماوە بۆ ئەوەی بگات بە نایاب کۆیەش وەک پیشەی هەمیشەیی لە دوا هەنگاوەکان نایابی ناوێت و شکست دێنێت و ناتوانێت سەرکەوێت بۆ خولی نایاب حسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان شەقڵاوە